بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. لخزمة كتابي نيابي ابن حزم الأندلسي القرطبي بناي مداواة النفوس وتهذيب الأخلاق يا الأخلاق والسير. يا ابن حزم عنواني لكمان أوالك التزكية والتربية لديدي ابن حزم دوای ئەوەی باسی ئوسولی ئەخلاق بەرزەکانی کرد و ئوسولی ئەخلاق خراپەکانی بۆ کردین. بە کورتی تعریفی ئەمانەتمان بۆ ئەکا ئەفەرمێ ئەمانەت و عیفە نەوعێکن لە ئەنواعی عەدل و جوود. هەتا ئینسان عەدالەتی زیاتر بێ ئەمانەتی زیاتر ئەبێ، هەتا وەکو عیفەتیشی زیاتر بێ جوود و سەخاوەتی زیاتر ئەبێ. هەر بە کورتی باسی نەزاهەتمان بۆ ئەکا. نەزاهەت ئەفەرمێ فەضیلەیەکە لە دوو شت پێکهاتووە، لە نەجدە و بەدەمەوە چوون لەگەڵ جوود و سەخاوەت. حلم ئەفەرمێ نەوعێکە لە نەجدەت. قەناعەت ئەفەرمێ فەضیلەیەکی مڕەکەبە عینەن لە جوود و عەدل پێکهاتوو. لە دوای ئەمە باسی صفەتێکی زۆر گرنگمان بۆ ئەکا کە طالبی علم زۆر ئەبێ ئاگای لەو صفەتە بێ. شتێک هەیە لە عەرەبیە پێوتێ الحرص. حرص يعني سوربون لەسەر شت، يعني هەڵپەکردن بیرتان نەچێتەوە. ئەفەرمێ الحەریص خائب خاسر، ئەو کەسەی هەڵپە ئەکا سەری لە بێئومێدی و نائومێدیەوە دەرەچێت، هیچی دەست ناکە. هەڵپە زۆر خەتەرە، لە هیچ شتێکە طالبی علم نابێ ئەبەدەن هەڵپە بکە، نابێ حێڕز بێ حەریص بێ لەسەر هیچ شتێک، سوور بێ لەسەر هەر شتێک. هەر صفەتێک لە صفاتەکان زەرەرێکی زۆر گەورەی لێ ئەدا. ئەفەرمێ هەرچی حرص هەیە لەم سەرزەویە لە تەماعی ئینسانەوە دروستە بێ. تەماعی لە ناخیا هەیە وهای لێ ئەکا، تووشی هەڵپەی ئەکا، پەلەپەل ئەکا بۆ ئەوی بگاتە ئەو شتە. ئەفەرمێ هەموو تەماعێکیش لە ناخی ئینسانە لە حەسادەتەوە سەرچاوە ئەگرێت. هەموو حەسادەتێکیش ڕەغبەتێکە لە ئینسانە کە لە وجودی هەیە لە ئینسانە، هەموو ڕەغبەتێکی لە ئینسانە لە زوڵمەوە یا لە جەهالەتەوە یان لە ڕەزیلی و چروکیەوە سەرچاوە ئەگرێت. کەوا بۆ حرص ئەگەر زۆر وردی کەینەوە ئەسڵی حرص لە ئینسانە بریتێ لە حەسادەت. حەسادەتێ لە ناخیا هەیە وهای لێ ئەکا بەرەو کوێ ئەبا، بەرەو هەڵپەکردنی ئەبا. ئەفەرمێ ئاگاتان لێبێ هەڵپەکردن زۆر صفەتی خراپ بە دوای خۆی ئەهێن. زۆر ئەبێ طالب علم ئاگای لە هەڵپەکردن بێ. ئەفەرمێ وتتولد من الحرص رذائل عظيمة، زۆر ئەخلاقی خراپی گەورە یەتەڕێی. یەکێک لەوانە زەلیلی ئەکا ئەو کەسەی کە هەڵپە ئەکا. هەڵپە بۆ دنیا ئەکەی زەلیل ئەبی لە بەردەم دنیا، هەڵپە بۆ سوڵتە ئەکەی زەلیل ئەبی لە بەردەم سوڵتەیە. هەڵپە زۆر خەتەرە، سەرتەخوات. ئەبێ طالبی علم زۆر هوشیار بێ لە بابەتی هەڵپەیە، قەت هەڵپە نەکە. ئەفەرمێ نەکەر ئەوەنە هەڵپە تووشی دزیتەکە، ئینسان بۆ دزی ئەکا. هەڵپە ئەکا بۆ شتێکی دەستکەوێ، شتێکی زیاتر یا شتێکی زیاتر بخوا، پارەی زیاتر خەرجکە، تووشی دزی ئەکا. هەڵپەکردن زۆر خراپ. هەر هەڵپەکردنە تووشی ئەوەتەکە شتی خەڵک داگیرکەی بە زۆر بیبێت. ئینسانی موسڵمان ئەبەدەن تصور کە نەک بە زۆر شتی خەڵک نابە. مەوسوعە کەریم مدەرس لە باسی تەعزیە ئەفەرمێ ئەگەر خاوەن تەعزیە شتێکی دا بە خەڵک ڕووی نەبوو لەبەر خاتی ئەوەی ها غەصب الحەیا، ئێمە لە شەرعا ناوی ئەنێن چی غەصب الحەیا، کە ئەنەما خەڵک حەیای ئەم کەسە داگیرەکە. ئەفەرمێ ئەگەر زانیت لە دڵە بەحاڵ پێی ناخۆشە ئەم کەسە، ئەزانی ئەفەرمێ ئەو خواردنە حەرامە. غەصبی حەیا وەکو غەصبی زەوی چۆن حەرامە ئەوە. بۆیە ئەگەر ڕەفیقەکەت زانی شەرمەکە لە شتێک، تۆ تەجاوزت کرد لە حەدی ئەوە، شتت پێ حەرامە لە شەرع. ئەبێ ئینسانی موسڵمان زۆر طەبیعەتی بەرز بێ، نەفسی زۆر بەرز بێ. بەتایبەتی طالبی علم مەلا ئەبێ نەفسیەتی زۆر بەرز بێ، نابێ نەفسی نزم بێ. بۆیە غەصب ئەبەدەن نەکە بە هیچ شێوازێک، چ غەصبی حەیا بێ، چ داگیرکردنی شتی خەڵک بێ بە زۆرە. هەر لە حەدیثێکە ئەفەرمێ ئەگەر کەسێ بە ئیعارە داوای شتێکی بەخواستن کرد، بۆ نمونە بە کەسێکی وتی ئەو کتێبم بەرێ، مەسەلەن بە یارمەتی خۆ دەو کتێبم بەرێ سێرێکی بکەم یا شتێک، بردی بۆ خۆی وەکوە دزی دەکردی. غەصب بەشێکە لە دزی، زۆر خەتەرە.
بۆیە ئەبێ بەڕاستی زۆر هوشیار بین لە مەسەلەی حرص و ئەو سووربوونە. حتا زینا ئەفەرمێ بەهۆی چیەوە؟ بەهۆی حرص و سووربوونەوە پێیا ئەبێ. قەتل کوشتن بەهۆی ئەوە. عشق دڵداریکردن عینەن بەهۆی ئەو حرص و هەڵقەیەوە دروست ئەبێ. هەمی ئینسان کە غەمێکی بۆ دروست ئەبێ و ئەترسێ لەوەی ڕۆژێک لە ڕۆژان فەقیر بکەوێت. طبعا شەیطان والشەیطان یعیدکم الفەقر. شەیطان دائما ئەو ترسێنێ. يعني ئێستا تۆ سێرکەن ئیعلامی ئەمڕۆ هەمووی ئیش وەکو شەیطانەکە. خەڵک ئەترسێنێ لەوەی فەقیرەکەون و قوڕ ئەکرێ بە سەرمانە ئاو نامێنە، ڕۆژێ ئەڵێن باران نەباری، ڕۆژێ ئەڵێن نازانم خواردن نەماڕ. يعني دائما ئەمە فێڵێکی شەیطانیە. ئینسانی مسلمان نابێ ئەمە بە خەتەری دڵی شیابێ. ئەو بەشێکە لە حرص. حرص و هەڵپە وات لێ ئەکا. ئەگەر ژیان خۆی بۆ خۆی مقەسەمە، چ مشکلەیەکتە تۆ لەوە بترسی بڵێ وەڵا مەسەڵەن فەقیرەکەوە نانم نابێت دەست بکەوێ؟ نا، ئەوانە ئیشی تۆ نییە. ڕزقی تۆ لە ئاسمانە، لەسەر زەوی نییە. بۆیە نابێت طالب عیلم ئەبەدەن هەڵپەکردنی هەبێ. هەڵپەکردن زۆر بچووکی ئەکاتەوە، زۆر ضعیف و لاوازی ئەکا. والمسألة لما بأيدي الناس تتولد فيما بين الحرص والطمع. إنسان داوای ئەو شتە بکە لە دەستی خەڵکایە و داوا لە مولۆ بکە بۆ پارە و مادە و ئەمانە، ئەو لە نێوان تەماعی نەفسی خۆی و ئەو حرسەی کە هەیەی ئەوەی بۆ دروستەکە. ئەفەرمێ بۆ لێرە ئێمە باسی حرس و ئەومان کرد، ژیانمان کردەوە لە یەک. ئەڵێ سبحان الله تەماع لە دڵی ئینسانە کەس پێی نازانێ، بەس حرس دەرەکەوێت. حرس ئەخلاقی نهێنی تۆ دەرەخ. نمونەیەکتان بۆ هەموو ئێمە سەر دەرسەکە باسی حرس. کاتی گرانیەکە بوو. طبعا کاتی گرانیەکە خواردنوشتیوە کەم بووبوویەوە. ئەوانە ئەم حیزب و میزبانش ئەو زەمانە استغلالی ماوەسای ئاینیان زۆرە کرد، چونکە فەقیر بوون، هەموویان فەقیر بوون. بەبیرمە دعوەتێکی زۆر گەوریان کرد لە شیراتۆن لە هەولێر. منش لێ بوو، خواردنیان زۆر دانا بوو. ئەمانە تەسەوورکەن ئەوە لە سوچێکە وەستا. فەقێ بووم ئەو کاتە، ئەوە لە سوچێکە وەستا بووم. هەندێک ماوەسا هەبوون زۆر قورس بوون، هیچ هەڵپەیان نەئەکرد. هەندێکیان بە پەلەماری سفرەکەیاندا. ئەوە حرس، ئەو تەماع نهێنی کە لە ناختا هەیە، پەلاماریاندا زۆر بچوو بوونەوە. خواردن چی تۆ پەلاماری بۆ بدەیت؟ با فەقیریش بی، با نەشت بێ. بۆیە ئەبێ کەسایەتی خۆتان زۆر بپارێزن. فەقیر ئەبێ زۆر کەسایەتی خۆی بپارێزێ. ئێوە ببنە ماوەسای ئاینی. تەماع هیچ شتێک نییە. یعنی خواردن چییە؟ بخورێ یان نەخورێ. ئەوتە لێوە نانە ڕقەیەکە خۆم، هەر ئەوە نەخۆم، مادام کەسایەتیم ئەهێنێتە خوارەوە. بۆیە قەت نابێ حەریص بین و سوور بین لەسەر هیچ شتێک. ئەو حرسە ژیانی ئەمە کاولەکە. زۆر ئاگاتان لێ. ئینسان طبعا حرص هیچیشە پێ نابەخشێ. بۆ نمونە مەسەلەن تۆ حەریصیت، زۆر حەریصی لەسەر کۆمەڵێشت، لە نەتیجە هیچی دەست ناکەوێت. وانی حرسەکە شتەکەت بۆ بێنێ، بەس دائما حرص ئەخلاقی نهێنی تۆ دەرەخ. زۆر هوشیار بی، قەت نەهێڵی. ئەو هەندێک ئینسان ئەخلاقیە بێ ممارەسەکە چاکی کە لە ناوەوە، هێشتا فریانەکە تو چاکی حرص دەریخ، عیبەکانی دەرەخ. بۆیە ئەفەرموون سەخاوەت عیبی ئینسان هەمووی ئەشارێتەوە. ئەگەتەن لەم قسەیە بێ، سەخاوەت عیبی ئینسان ئەشارێتەوە، حرص عیبی ئینسان دەرەخ. ئەو قاعیدەیە لاتان لەکوێ هەڵپەتان کرد عیبەتان دەرەکە. ئیتر هەڵپەکەی مەسەلەن ئەتەوێ زوو ببیتە قاعیدێکی گەورە. هەڵپە ئەەکەی بۆی سڵتە و دەستکەوی، هەڵپەیەکی بۆی ناوە دەستکەی بچووکەویتەوە، عیبەکانی دەرەکە ئەکەوی. هەڵپە ئەەکەی مەسەلەن پارەت دەستکەوی بچووکە ئەبیتەوە. بۆیە زۆر کات بە درێژایی مێژوو عولەمای سوڵتان هەبوون. سوڵتان بۆ ئەوانە مەسەلەن بە دەوری ئەو سوڵتان و وڵتانەوە گەڕاون و ئەمانە تەنها حرص بوو. ئەوەی تەماعەکەی ناخیان دەرکەوت. خۆ ئینسانی بڕە تەماعی هەیە لە حاڵەتێکی ئاساییە، بەس کە تەجاوزی کرد کە سوور بووی لەسەر یەکسەر عیبەکە دەرەکە، حرسەکە دەرەکە، عیبێکی زۆر گەورەیە. بۆیە ئەبێ زۆر ئاگاتان لەو خاڵە بێ، بە تایبەتی ئێوە ئەبنە خزمەتکاری دین، خزمەتی دین ئەکەن، ئەبێ زۆر هوشیارانە مامەڵە بکەن. قەت نابێ مەجالی ئەوە بدەن بە جۆرێک لە جۆرەکان حرسان لە هیچ شتێکە هەبێ. قەت پەلەت نەبێ بۆ ئەوی ناوبانگ دەرکەی. هیچ ئەگەر خوا قەراری دابێت تۆ هەموو سەرزەوی ئەوە تەکا تۆ ئەناسێ. ئەزان چەند زانە هەیە لە عمری خۆیان کەس نەیناسیوە، هیچ حرسیش نەکرد، دوای مردنی حتا ئێستا ناوی ماوەتەوە، هەزاران ساڵ عمریان باقیە. لە زەمانی خۆشیانە هیچ هەڵپەیەکیان نەکرد.
لو مدەیە لەگەڵ دۆستێکا بووم باسی ئەلهاکم التەکاثورمان کرد ئەو ئاەتە ئەلهاکم یعنی تووشی لەهوی کردوون التەکاثور طلبی زۆری جەماوەر بە زمانی ئەمڕۆ وتمان طلبی زۆری مثلا ئیعجابی خەڵک و کۆمنت بۆ نووسینی خەڵک و نەزانم ئەوانە هەموو شتانی لاوەکی بسووکن لە کارە گەورە کەی تۆ دوورت ئەخاتەوە کابوو تۆ پێویستت بەوەیە لە ئاسمان ناسراوە بی پێویستت بەوەیە کە خوا بە عەزەمەتی خۆی و بە گەورەی خۆی ذکری تۆی کردبێ لەناو مەلائیکە باسی کردبی ئیشت بەوە نییە خەڵک لەسەر زەوی چۆن باستەکە باست ئەزان پیاوی ساڵحی زۆر گەورە بۆ ئێمە زۆر بە گەورە باسەکەن لە زەمەنی خۆیان خەڵک بە خراپ باسییان کرد ئەمە بە خراپ باسەکەن چی کەی کێشەیەوە کێشەوەیە تۆ خۆت چۆنی لەگەڵ خوا ئەگەر ئێستا هەموو خەڵکی سەرزەوی کۆ بێتەوە خراپەی تۆ بڵێ ئەزان ئەگەر تۆ لای خوددا باش بی هیچ باکردنی ئێستا تۆ سەری موسڵمانانی غەزە بکەن هەموو جیهان بەرامبەریان وەستاوەتە هەمووی پەلامارەدا و یەکی ئەڵێ حەماس بێ عەقڵا یەکی ئەڵێ نازانم چی ئەوان باکیان هەیە یەک زەڕە باکیان لێما خەڵک هەر قسە بکە ئەوان ئیشێکیان کردووە شەپۆلەکەی هەموو جیهانی جوڵان تۆفانێکیان دەست پێ کردووە هەموو جیهانی جوڵان ئێستا بتەوێت نەتەوێت ئەمە لەم هەڵەبجەیە لەم دوورەوە شەپۆلی تۆفانەکەی ئەوانمان بەرکەوتووە ئیتر بە دوعای خێر بێ لێرەوە دڵمان جوڵاوە فکرمان جوڵاوە کە ئەتوانین بەسەر کافرە زاڵ بین باشە توانیمانە مەسەن لە ڕووی مادیەوە هاوکاریان بین لە ڕووی معنەویەوە هاوکاریان بین دژیان نەوەسینەوە منافق و غێرە منافقە بۆ دەرکەوتووە نا تۆفانەکە پشکێکی گەیشتۆتە تۆ پشکێکی گەیشتۆتە ئەوروپا خەڵک موسڵمانە پشکی تۆفانەکە بوەستێتەوە شکست بێنە حەماس نەوەستێتەوە تازە جیهانی شڵەقان جیهان ناگەڕێتەوە پێش 7 ئۆکتۆبەر ئەبەد ئەو تۆ چ باکیەکەت هەیە بۆیە تۆ طالبی عیلم نابێ حرصت هەبێ لە هیچ کاروبارێک تەنها لە خواناسیتە سوور ئەبی لەسەر خواناسیت هەوڵ ئەدەی جوهد ئەەکەی لە شتەکانی ترە زۆر سادە مامەڵەکە چونکە ئەگەر پەلەت کرد شتەکان لە دەست ئەدەی زۆر شت لە دەست ئەدەی بابەتی حرص بابەتێکی دوور و درێژە خۆتان بۆ خۆتان لەسەری بخوێننەوە ابن حەزم ڕەحمەتی خوای لەبێ هەر ئەوەندەی باس کردووە بۆ ئێمە بەڵام بەڕاستی طالبی عیلم پێویستی بەوەیە مەجالی حرص نەدا لە هیچ شتێکە لەمە دەرکە هیچ پەلەی نەبێ خوای گەورە خۆی هەموو شتێکی پێ عەتاک لە دوای ئەوە دەرسێکی تر بۆ ئێمە باسەکە ابن حەزم ئەفەرمێ زۆر ئاگاتان لێبێ هیچ کاتێک بە درۆی خەڵک ڕاستی خۆتان دەرمەخ بە درۆی خەڵک ڕاستی خۆتان دەرمەخ ئەفەرمێ هەر کەسێک هات باتیلێکی بۆ تۆی باس کرد درۆیەکی بۆ تۆ هێنا شتێکی خراپی هێنا حەقێک لە لای تۆوە ئەباتەوە ڕاستیەک لای تۆوە ئەباتەوە کەسێک یە باسی کەسێکت بۆ ئەکە ئەڵێ فڵان کەس وای وت لەسەر تۆ احتیمال ئەم کەسە درۆ بکە درۆیەکی بۆ تۆ هێناوە تۆ بەڕاستی باسی ئەو کەسە ئەەکەی کە بەڕاستی باسی ئەو کەسەت کرد تۆ تووشی گرفتێکی گەورە بووی حەقی کرد بە کامیلی ئەم جارە تۆ بە ڕاستی باسی ئەوت کرد داتەوە بە کەسەکە بۆی ئەباتەوە ئەو کەسێکی قسە بۆ تۆ هێنا قسەش ئەبا بۆیە بەیانی ئەبنە مەلا کەسێک هەیە دەڵێ فڵانە مەلا ئەوە باسی تۆی کرد هیچ خۆتی پێ مشەوەش مەکە چونکە ئەم قسە یا ڕاستە یا ئەگەر ڕاستە بگەڕێ بە خۆتە بزانە و ئەخلاقی ئەو باسیەکە تیاتە احتیمالە تیاتە پێویستی بە چارەسەر هەبێت احتیمال شو تیاتە نەبێت دوعا بکە خۆیان لەو برایان ببوورە بە هەڵەتێ گەیشت ئاسایی و تەسەوورەکان پیاوێکی گەورەی وەکو ئیمام ئەبوو حەنیفە مەسەلەن خەڵک خراپەی ئەڵێ لە زەمەنی خۆیان یەک کەلیمەش لەسەر ئەوان ناڵێ کە خراپی ئەڵێن هیچ گوێ لێ نییە هەتا ئەسەر ناوی ئەمێنێتەوە لەسەر زمان و ذیکری مسلمان لە دڵ و فکری مسلمانان هەموو عالمە گەورەکانی تیژ بۆ شێوازە قسەیان هێناوە بۆیان قسەیان بردووە فڵان کەس وای لەسەر تۆ ئەو ئاوای وت هیچ گوێیان لەوە نەبووە ئەی ئەگەر درۆی کرد کەسەکە بە درۆ قسەکەی هێنا تۆ قسەیەک لەسەر ئەو زانایە ئەەکەی بەڕاست تۆ خۆت گوناهبار کرد قسەکەش گەیشتەوە بەویتر بینتان تێکچوو أبداً أفرمي من جاء إليك بباطل رجع من عندك بحق كسب باطل شتيكي هنا بوتو أجر تو جواب الداية وحقك للايتو ورأجريو أيبا راستيك أمجار أبا وذلك أن من نقل إليك كذبا عن إنسان حرك طبعك طبعا طبعك هي إنسان زور دفاع لأخويك وطبيعتي حاض مجارب بيرما هاتمەوە ماڵەوە
هیچ باس و خواز لە ئارایە نەبوو. یەکێک لە مناڵەکان یەکسەر بەرەو پیرم هاتووتی بەخوا من ئەو شتم نەدزیوە هەر لە ڕێوە. دوایش خۆی وتی بەخوا لەوێ نەمشاردوێتەوە بچوو بوو زۆر بچوو. طبعا فعلا بردبووی لە یاشە بردبووی لەو شوێنەشە شاردبوویەوە. بۆ چونکە ئینسان نەها طبعی ئەوەی دیفاع لە خۆیەک طبعی ئەوە کە کەسێک باسی کەسێکت بۆ ئەکات تۆش دیفاع لە خۆتەکەی قسە لەسەر کەسەکە ئەکەیتەوە. بۆیە ئەبێ زۆر هوشیارانە مامەڵەکەن. تەسەوورکەن ئەگەر کەسێک قسەیەکی بە تۆوت تۆ یەک حرف زیاتر لەو قسەیت بەوت تۆ زاڵمی ئینجا. بۆ نمونە مەسەلەن کەسێک قسەیەکی بە تۆوت تۆ قسەیەک و نیوت بەوتەوە ئینجا تۆ زاڵمی لە قیامەتە. چکە تەواو قسەکە دوتوتەوە حەقت نییە لە قیامەتە بڵێ وەڵا خەتای ئەو بوو قسەی پێوتم تازەتەوە. ئەتوانی عەفو هەڵبژێری خۆت گەورە بکەی لای خوا نەتکرد لە دەست دەرچوو. قسەکەت کردەوە بە زیادەوە کە بە زیادەوە کردەوە تۆ گوناهبار بووی. ئەمیش ئەو هەیە کەسێک یە بە درۆ قسەیەکت بۆ ئەێنێ قەت قسە لەگەڵ سەر هیچ زانایەک مەکەن ئەبەدەن حەقت نەبێ چی ئەڵێ چی ئەکا گوێمە دەرێ. حتا قسەی لەسەر تۆ کرد بە سووک تۆی باس کرد ئیهانەی کردی هیچ گوێمە دەرێ. لەسەر مینبەر باسی کردی طبیعیە بەلات منبەر هی پێغەمبەریانە صلی الله علیه وسلم بۆ ئەوە نیە ئینسان دیفاع لە خۆی کرد. هەر ملیۆنە خەڵک قسەی بۆ کردی نابێت دیفاعی لە خۆت کرد لەسەر منبەر. چکە منبەر هی تۆ نییە هی عامەتی موسڵمانانە. ئەوێ هوشیارانە مامەڵی لەگەڵاک. وەیە فەرمێ هەر ئینسانێک کە درۆیەکی بۆ تۆ هێنا طبعی تۆ ئەجوڵێنە تۆش جواب ئەدەیتەوە ڕەنگ جوابەکەی تۆ نەقڵەکاتەوە بۆ کەسەکە. فتحفظ من هذا كرة أقل لي خذ بارز لما ولا تجب إلا عن كلام صح عندك عن قائله. تنها جوابي وشانك بدروا كيقين تبي أنك سكبوي هنا يرازقوي أيش كجواب الدواء لعدالة إخوة ولا إحسان تجاوزنك إحسان كبران بري عفويك يعني أو برك عدالتك هاوتاي أو قصي لسري كردد يعني ليرة مادام باس الدرومان كرد ابن حزم موضوعي قرنجي تربو إما باسك خالي كتلا خاله كان كلام كتابه من باسك أفرمي كرة أقالي وقدرونك لا شيء هيش تجني لسرزوية أقبح من الكذب. هيش تجني لسرزوية بأنداز درو خراب. وما ظنك بعيب يكون الكفر نوعا من أنواعه. هذا عيبة شعيبك كفر بشك لو جورك اللي جورك كفر شيء بشك للدرو درو أو أن دبيسة كفر بوجوري خوي بشكله. أبدا مسلمان نابي دروبك فكل كفر كذب فالكذب جنس والكفر نوع تحته. درو أو أن جورية جنسي كي جورية لجيريا النقطة ونقطة كان بريتي لسي لكفر وكافريتي. ويبي مسلمان زور زماني بحق أزان إنسان كدروي كربوشي دروك يعني أيه ظلمك دروك درو بدم كسيك وبسي ظلمي ليك يعني ترسنوكي بو كسن ناويري درويكي بو هلا بس جبانيته يعني جاهلي نازعني درو كان خراب. طبعا مسألة ترس أزان أو إنساني كدرو بو كسيك هلا بس زور نفسيتي بشوكة خوي زور ضعيفة لا وازة وإلا بران مثلا درو بو بران بركي هلا بس يتشكو بينا ورجور أدناك أجر خلق بيان زانك درو كان ترسنوكي تيا بحياتي درو منك يعني سيئة توسيري شخص بكن دروبك أو هاي فقيك دروبك أو هاي ملايك دروبك أو هاي نأورن قورة ترسير كان أجر بيتو إعلام جاء إعلامي أمرهم يسدروا دام زراو بوشي دروك يكم إعلام بوقي ظالمان ظلم لبشتيانه ويبو يدرو يزورك يعني ظلمك بشر دو دائما أهل إعلام أهل جاهل بو سمك بهسترين دليل يعني بريتي الاستقراء عن نالا قرين بنا وخلقه ومثلا مقابله خلقه كانوا او لا علم المنطق والزانسي اللوجيكا لا واسترين جول لا واسترين دليل الاستقراء كليني قر لا درو اهلا كاتي انتخابات مثلا سرجميريك ما كلو مثلا اوا درسو هم درو بو سمك هر اسمن بما لقى فقه كان خوما مقابله كاكم اللهم لا استطاع وان دمان هنا هم درو وشتا بويا إعلام أصلكي لسد درو دامزراو يان لبر ظلمة لا يكوى يان لبر ترسنوكيو جبانية زان مشكو دائما كسي إعلامي زور ترسنوكو جبانة
بۆچی ترسنۆک و جەبانە ناوێری حقیقەتەکان بڵێ کە معاشەکەی ئەبڕێ پارەکەی ئەبڕێ لەگەڵ سەهیمەتی جیهانی ئیشەکە ئیعلامی ئەمڕۆ زۆر ئەوە ئەبرە بێ زۆر هوشیار بن ئەم بابەتە تەنها ئەوە نییە مەسەن کە ئەڵێن درۆ لە ترسەوە یان لە زوڵمەوە یان لە جەهالەتەوە دەست پێ ئەەکە هەر بابەتەکە ئەوە نییە مەسەن لە شەخسێکە لە عامەتیشە ئەو هەیە بۆیە بەتایبەتی فەقێ ئەبێ زۆر ئاگای لە زمانی بەدەن درۆی ڕای نهێنی لەگەڵ درۆ ئەمان تا گەنجن هەرچی گوناهی خۆتانە چارەسەری کورە پیر بوون گوناهەکانتان دەرەکە عیبەکانتان دەرەکە تەسەوور کە ئێستا کە تۆ گەنجی ئەتوانی درۆیە بکەیت و خۆ دەربازیشکی کورە پیر بوون درۆەکەی خۆ پێ دەرباز ناکرێ حیاتە چ ئەبەدەن زمانی خۆتان ڕابن تەنها سیدق بوون دقیق شتێک چۆنە چکەوە ئەبێ ئەهلی حەدیث بن ئەهلی حەدیث دەدان چەند دقیقن ئەوەن دەشتەکانیان جوان نەقڵ کردەوە ئەمە هیچ مەجالێکیان نەهێشتێتەوە ئەبەدەن لەبەرەوە ئەبێ زۆر هەوڵ بدەن زمانێکی پاک ڕەوان جوان ئەبەدەن درۆی پێ نەهاتەبێ و یەقینتان هەبێ درۆ هەمیشە ئینسان نزم ئەکاتەوە هەر چۆن ترسنوکی نزمی ئەکاتەوە موهین النەفس مەهانەتێک بۆ تۆ دروستەکە چووکت ئەکاتەوە لەناو کۆمەڵگە لەناو دۆستەکانتە لەناو خۆشەویستەکانتە ئەتخا اینجا هەمیشە لە عیزەتی نەفس دوورت دەخات عیزەتی نەفست ناهێڵێ بۆیە زۆر هوشیار بن کەوا بۆ ئەمڕۆ ڕەحمەتی خوا لە ابن حەزم بێ سێ دەرسی زۆر گەورەی ئێمەی دادا هەندێک کەمێک لە ئەوڵەوە مقدمەیەک باسی ئەمانەت و عیفەت و نەزاهەت و حیلم و قەناعەت و هەندێک لەوانی بۆ باس کردین بە سەریعی دوایی هات باسی هەڵقەی بۆ کردین حیرەس دوایوتی ئاگات لێبێ ئەو کەسەی کە شتت بۆ ئەهێنێ ها نەچی قسە بکەی قسەکانی تۆ ئەباتەوە درۆ بۆ ئەهێنە و ڕاست ئەباتەوە دواتریش باسی درۆی بۆ کردین کە چەند قەبیحە و چەند خەتەرە لەسەر حیاتی ئێمە و لەسەر ژیانی ئێمە بۆیە بە هەرێکێک لە ئێمە زۆر ئاگای لێبێ نە هەڵپەی هەبێ نە قسە بکە کاتێککە قسەیان بۆ هێنا لەسەر کەسێک نە ئەبەدەن درۆ بکە ئەم سێ سیفەتە کە ڕەحمەتی خۆی لێوێ باسیەکە زۆر گرنگە لە حیاتی ئێمەیە هەوڵی بۆ بدەین جوهد بکەین جیهاد بکەین لە شتێکە ئەزانی هەڵپەت هەیە بیوەستێنە ئیتر لە هەر شتێکە هەبێ هەڵپەت هەیە بۆی مەسەلەن سوڵتەت هەبێ مەیکە وازی لێبێ هەڵپەت هەیە بۆ ئەوەی کە مەسەلەن بۆ خواردن مەیکە ڕایگرە هەڵپەت هەیە بۆی پارەت دەستکەوێ ڕایگرە هەموو شتەکان مقەسەمە لە ئاسمانەوە پێویست ناکە خۆت مانووکەی بە هەڵپەکردن و پەلامەردان لە پەنای ئەمەشە زۆر ئاگات لە درۆ بێ ئەبەدەن زمانت نەهێڵ و مەجال نەدەی کە لەسەر درۆ ڕابێ خۆی داوات لێ ئەکەین زمانێکی سادقمان بدەرێ یا ڕەبی خۆیە هەڵپەکردن لە ناخی ئێمە مەهێڵە یا ڕەبی خۆیە هێزمان بدەرێ توانامان بدەرێ قودرەتمان بدەرێ کیمان کەرە خزمەتکاری ئەم دینەت یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆیە گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادەڕەویمان لە حوزوری تۆیە کرد خۆی عەفومان کە یا ڕەبی خۆیە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە خۆی بۆ خاتی گەوری خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە خۆی بۆ خاتری گەورەی خۆت یا ئیلاهی لە گوناهی مامۆساکانمان ببورە لە گوناهی قوتابیەکانمان ببورە ئیلاهی ئەم کەلیماتانێک کە باسی ئەکەین بیکرە چرایەکی ڕۆشن بۆ ژیانمان بیکرە چرایەکی ڕۆشن یا ئیلاهی بۆ ناو گۆڕەکانمان تو گەورەی خۆت خوایە وهۆی ئەم کەلیماتانەوە کە باسی ئەکەین یا إلهي لسحي محشر عفو منك يا رب العالمين بم كلماتنا اللي بهشتا برزمان كرو يا رب العالمين يا ربي خوايا داوال لي أكين هرشي أخلاقي برزو جوانا لإما بيشينا يا رب العالمين يا إلهي أنا من بدل أخلاق خرافة كان ظالما كبسر نفسي خومانا يا رب العالمين يا ربي خوايا جان رحمو بزي خود بسر همو فقه كاني كردستانا ببارينا درقا كاني خيريان بسر أبكرو درقا علم وزهد وتقوان بسر أبكرو يا ربي خوايا همو فقياني كردستان بكرة طالبي علم وعمل يا رب العالمين بيان كرة طالبي إخلاص وخواناسي يا رب العالمين هيوان ديما لقى الخوتا زيادك بهيز مانك لقى الخوتا دروس مانك بو خوت يا رب العالمين خويا داواد لي أكين خزمتكاري دينك ما بيا بسبيرة وهاما اللي بك بتواني خزمتي دينك كان يا رب العالمين خويا إما أزاني الشايني قوري دينك يتوانين بلام يقين من هيك تو خويا كي بشايني إلهي إما الشاين كبو خزمتكاري دينك يا رب العالمين خويا داواد لي أكين برحمتي خوت وبزي خوت لجناهي هم قتابي كان مع نبورة
يا إلهي داوال دي أكين لقناهي مال ومنار وسكن من ترجي قيامة دبورة لقناهي براو خشكو خشيستان من دبورة إلهي رحمتي خود بسر مسلمانانی غزة ببارينا درجة خيريان بسر أبكروا كرمي خود بسر يانا زياد كنصرتيان بدر بهزيان كبسر دجمنا الظاليان ك يا ربي خوا دسي يهود ونصارى بشكينا يا رب العالمين خوا زلتي زور من بيني وأمتي في غمر صلى الله عليه وسلم خوا أرزقار ما كلم زلتي يا رب العالمين دستوري جيهان كر دستوري كي خوا ناسي عدالتي يا رب العالمين لم فوزاي أم زمن دور من خروا يا رب العالمين خوا شلون روي راس تقيند يكافر بيدينا هم بو درخستين خوا داوال لي أكن بكرمي خود ظالمان كبسريانا يا رب العالمين خوا أمتي إسلامي سرخة أمتي في غمر صلى الله عليه وسلم سرخة إلهي داوال لي أكن بكرمي خود ورحمتي خود هر هما اللي بهشتاكو كرو يا رب العالمين خوا بخزمتي في غمر ما صلى الله عليه وسلم بقينا يا إلهي داوال لي أكن بأمتي أو خوش يستقبل مانك صلاة والسلام أما جسا بحضوري في غمر صلى الله عليه وسلم بقينا آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لنا من الشرور وخالما قبولك يا رب.